وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی لێژنەیەکەوە کار بۆ یەخستن و ڕێخستنەوەی یەکە ئیداریەکانی دەکات بە وتەی بەڕێوەبەری ڕاگەیاندنی و وەزارەتەش لێژنەیەک پێکێنراوە بۆ دووبارە ڕێخستنەوەی هەیکەلێتی وەزارەت و کەمکردنەوەی ئەو بەشوەبانەی کە پێشووتر دانرابوون لەگەڵ دابەشکردنەوەی دووبارەی میلاکات. وەزارەتی پێشمەرگە ئیعادە نەزەرێک یان پێداچوونەوەیەک بە هەندێک بابەتی تایبەت بە خۆیدا بکە هەروەکو بۆ نمونە لە ڕووی هەیکەلیەتی وەزارەتەوە و هەروە لە ڕووی پێکهاتەی وەزارەت و یانیش ئاماری وەزارەتەکە و هەروەها چۆنیەتی ئەدای وەزارەتەکە وەکو موەسسەیەک ئەم شتانە هەمووی لیژنەی تایبەتی بۆ دروست کراوە و لیژنەکان تا ڕادەیەکی زۆر کاری و ئەرچی خۆیان کردووە بۆ نمونە لە ڕووی میلاکاتەوە میلاکێکی نوێ بۆ وەزارەتی پێشمەرگە پێشنیار کراوە و ئامادەیەکی زۆر جددی کراوە گەیشتۆ تا ئەوەی کە کۆتایەکانەوە پێویستی بە بڕیار و فەرمانی وەزاری هەیە. پێشمەرگە لە 2 ساڵی ڕابردوو توانی بەرگری لە خاچی کوردستان بکاتن و ڕوبەڕووی گەورەترین ڕێکخراوی تیرۆریستی ببێتەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان بە پێویستی دەزانێت ڕێز لە ڕۆڵ و ئەرچی پێشمەرگە بگیرێتن و با دووبارە ڕێخستنەوەی هەیکەلێتی وەزارەتەکەشیان وەڵامی ئەو نیگەرانیانە بدرێتەوە کە ماوەیەکە لێیان دەگیرێت. پشتیوانیی تەواوی ئەو لیژنەیە بکرێت لەسەر ئەو پەیڕەوەی کە دانڕشتووە لەسەر چۆنیەتی هەیکەلێتی دامەزرانەوەی وەزارەتی پێشمەرگە کە بەڕاستی بوو بۆ دەنگۆی ئەوەی کە ئەم وەزارەتە لە ڕووی گەندەلی و لە ڕووی خراپی ئیشوکارەکانی خۆی زۆر حکوومەتەوە زۆر پێشمەرگە و خۆشیان لی ناڕازی بوونە بۆیە ئەوەی کە ئێستا ئەو لیژنەیە دانراوە پێویستە زۆر بە وردی پشتیوانی بکرێتن و لە پشتیوانی هەیکەلێتی ئیداری وەزارەتی پێشمەرگە بگۆڕدێتن و ئەو هەیکەلێتێدان ناوە بۆ ئەوەی بتوانرێتن لە کارەکانی خۆی سەرکەوتوو بێت. باپێ ئەمارەکانی وەزارەتی پێشمەرگە لە شەڕی داعشێزی پێشمەرگە نزیکەی 1600 شەهید و 9000 برینداری بەخشیوە و تا ئێستا شەڕی بەرگری و پاراستنی خاچی کوردستان دەکات. هەنگاونانی وەزارەتی پێشمەرگەش بۆ چاکسازی و یەخستنی وەزارەتەکەیان پاش بڕیارێکی حکوومەت دێت کە بۆ وەزارەت و فەرمانگەکانی دەری کردبوو بۆ دووبارە یەخستنی میلاکات و هەیکەلێتی وەزارەتەکانیان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.